ناڕەزایەتیەکی زۆر لە ئاست دروستکردنی سەرکردایەتی سیاسی کوردستان داش عێراق دروست بووە. ناڕەزایەتیەکانیش لەسەرەوە هەڵچنراون. ئەم ئەنجومەنەی هەرێمی کوردستان دەگێڕێتەوە بۆ دۆخێک کە کورد هیچ دامەزراوەیەکی نەبووە. هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە قۆناغەکانی بانگەشەی ڕێفراندۆمدا بە یەکێک لەوانە دەناسرا کە هەوڵی زۆری داوە بۆ سەرکەوتنی ڕێفراندۆم، بەڵام ئێستا جگەلەوەی جەخت لەسەرەوە دەکاتەوە کە بەبێ هەڵسەنگاندن بۆ پێشاتەکان بڕیارەکانیان داوە، هاوکات دەڵێت بڕیاری پێکێنانی سەرکردایەتی سیاسی کوردستان داش عێراق هاوشێوەی مەجلیسی قیادەی سەورەی عێراق و لەگەڵیدا نییە و نابێ. ئەم قسانەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد کاریگەری خراپی لەسەر و هاوپەیمانێتیە دەبێ کە بۆ سەرخستنی ڕێفراندۆم پێکات، ئێستاش گۆڕدراوە بۆ سەرکردایەتی کورد داش عێراق، چونکە ئەم سیاسیەت تەنها سیاسیەک نییە کە دژی ئەم بڕیارەیە، بەڵکو پێشەوان کۆمەڵ و گۆڕان کە خاوەنی نزیکەی 30 کورسی پەرلەمانن پەڕوونی دژایەتی ئەو بڕیارەیان کرد. بەڕای چاودێران ڕای شەقامی کوردی و پەرلەمانتاران زۆر بەڕوونی لەگەڵ ئەم سەرکردایەتیە نییە کە تەسلیمی واقعی ئێستای کوردستان نییە و هیچ شەرعیەتێکی یاسایی نییە. بەو پێی ئەم سەرکردایەتیە جگەلەوەی گومانی لەسرە کە ئەجەنداکانی بۆ بەرژەوەندی تاکحیزبی و کەسیە و هاوکات هیچ شەرعیەتێکی سیاسی و یاسایی لە پەرلەمانی گەلی کوردەوە پێنەدراوە. چاودێران جەخت لەسەرەوەش دەکەنەوە دروستکردنی ئەم سەرکردایەتیە لە ئاستی ناوخۆ قەیرانە سیاسیەکانی قوڵتر کردوێتەوە، هاوکات لێکترازانی کۆمەڵایەتی زیاتر کردووە، چونکە دوای ڕێفراندۆم بڕوایەک دروست بوو بوونی ڕێژەیەکی بەرزی بایکۆت و نەخێر وای کردووە کە سیاسیەکان کەمێک بە خۆیاندا بچنەوە، دامەزراوە شەرعیەکان بخەنەوە سەرپەی خۆیان، بەڵام بە هەنگاونان بەرەو ئاڕاستەیەکی هەڵا بەردەوامیان بە کارەکانیاندا. هاوکات دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان لەو بارەیەوە سەرکردایەتیەکی لەو جۆرەی بە نایاسایی وەسف کرد و ئاماژەی بۆ ئەوە کرد پێویستە ئەم سەرکردایەتی هەڵبوەشێتەوە و هاوشێوەی ئەنجومەنی لۆردانی بەریتانیا ئەنجومەنێک بۆ کەسانی بەزمون و خەباتجێر پێک بهێنرێ. بەڵام ئەوەی تا ئێستا و سەرکردایەتیە سیاسیە هیچ ئاماژەیەکی بە هەڵوەشانەوە نەکردووە، ئەگەرچی کەلێن کەوتۆتە ڕێزەکانیەوە و هیوای گەورەی لەسەر هەڵناچنرێ.